بە پشتیوانی خوای پەروەردگار ساتێکی تریش بۆ یادکردنەوەی خواناسی و خواپەرستی و ڕێی قیامەت و باسەکانی قیامەت تەرخانەکەینەوە لەگەڵ ساتی 20ەمە کە بە ناونیشانی لەبەرخاتری خوایە. ئەو یاوەرە بەڕێزانەی کە لەبەرخاتری خوای پەروەردگار هەموو هەست و نەستێکە، هەموو سرەوت و بزاوتێکیان لەبەرخاتری خوا تەرخانە کرد کە لەو پێغەمبەرە نازدارەوە ئەوە فێربوو بوون، دڵنیا بوون، یەقینیان هەبوو کە هیچ شتێک خوای پەروەردگار وەری ناگرێ ئەگەر لەبەرخاتری ئەو نەکرا. زۆر جار لە مافی خۆشیان ئەبوران لەبەرخاتری خوای پەروەردگار. ئەم یاوەرە بەڕێزانەی کە تابعینیان پەروەردە کردەوە لەسەر هەمان ڕەفتار و ڕەوشت، لەسەر ئەو خواناسیە، لەسەر ئەو سینە فراوانیە، لەسەر ئەو ئیثارە گەورەی کە خوای گەورە مەدحی کردبوون و فەرموو بووی وەیؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. فەقیری و دەستکورتیش بەسەر خۆیانە دێنن لەبەرخاتری بەرژەوەندی خەڵکی، ئەوەندە کاروباری خەڵکی ئەخەنە پێش خۆیان کە خۆیان فەقیرە بن و خۆیان محتاجی ئەوە ئەبنەوە یەکێکی تر شتێکیان بدات. سەیری ئەم دڵگەورەیە، سەیری ئەم لوتکەی پەروەردە بوونە کە تۆ لە خۆت ببووری، ئەوەی کە مافی خۆتە وەری نەگری و بیدەی بە یەکێکی تر، کە مافێک هەموو وەکو یەک وەریەگرن، بەڵام تۆ ئەو ئیرادە بەهێزت وا بۆ دروست بوو بێ لەبەرخاتری خوای پەروەردگار بیبەخشی بە یەکێکی تر، نەبادە ئەوی تر زیاتر پێویستی پێویست. ئەم یاوەرە بەڕێزانەی لەسەرەوە خلاقە گەورەیە پەروەردە بوو. ئەبینی دوایی ئەوەی کە حکمی ئەدرایە هەر وەری نەئەگر، ئەوەی قەزاوەتی ئەدرایە وەری نەئەگر، ئەوەی پارە و سامانی ئەدرایە وەری نەئەگر، هەرچی شتێکیان لە مڵکی دنیا پێ ئەدرا وەریان نەئەگرت و لەبەرخاتری خوا لێی دوورەکەوت.